مامۆستا پەرستەنگ زۆر باشە، فەرموو. شەو باش جەماعەت، هیوادارم باش بن هەمووتان، هیوادارم ئینەرجیتان هەبێ. ئینشەڵڵا شەو هەوڵ دەدەین درێژەی بابەتی پێشووتر بەردەوامی پێ بدەین و ئینشەڵڵا شەو فریا دەکەوین بچینە سەر شیکاری ڕەفتاری یان تحلیل یان behavioral analysis هەوڵ دەدەین بگەینێ دەست پێ بکەین و بزانم هەفتە و شتێک کەسی تێدا دوای سەبرسە بە جەماعەت ئەگەر جۆینیان کرد مشکلە نابێت. لە هەفتەی پێشووتردا جەماعەت باسی هەندێ شەڵەژانی ڕەفتاریمان کرد. ئەو شەو هەوڵ دەدەم یەکێکی تر لە شەڵەژانە ڕەفتاریەکان باس بکەم، بەڵام ویستم هەندێک حاڵەتی دیکەش بێنمە بەس هەستم کرد کاتەکەمان زۆر سنووردارە، فبۆیە هەوڵ دەدەین باسی یەکێک لەو حاڵەتانە بکەین و پاشان بێنە سەر ئەوەی کە ئەسڵی مەوزوعەکەیە کە شیکاری و تعدیل سلووکە، فبۆیە هەوڵ دەدەین هەر باسێکی ئێرە بکەین و تا وەلحاڵ جەماعەت با دەست پێ بکەین. یەکێکی تر لەو گرفتانەی کە پێویستە شارەزاییمان لەسەر هەبێ و کەم زانیاری لەسەر دەدرێت، ویشت ئەو مین کرایتریاکان و گوتم بەپێی DSM ژمارە 5 عادەتەن ئەنی سەرچاوی سەرەکیمانەوەیە، بۆیە بە پێوی کرایتریاکان خۆی داناوەتەوە. دیسان دووبارە دەکەینەوە DMDD یەکێکە لەو حاڵەتانێکە گرفتەکە مەزاجیە، یعنی لە میزاجی کەسەکەی ڕوودەدە، بەڵام لێکەوتەکانی یان دەرکەوتەکانی دەرکەوتەی ڕەفتارین، یعنی ئەمە لە ڕەفتاری کەسەکەی دەبینین بە چەند تایبەتمەندێکی جا دەکرێتەوە کە کەسەکە بەردەوام تووڕەبوونی هەیە، ڕکە و عینادی هەیە و ڕکە و عینادەکەی یعنی میزاجی یان ئەوەی پێ دەوترێت نازانم بە کوردەکەی مودی بەردەوام لە هەڵچوون و داچووندا، بەردەوام لە بەرزبوونەوە و گۆڕانکاریدا، و ئەو بەو حاڵەتەی دەگوترێت DMDT. ئەو جوابزانین کرایتریاکانی چێن یان نیشانەکانی چێن. یەکێک لە نیشانەکانی وەگوتم من کەسەکە بە زمانەوانی یان بە ڕەفتاری تووڕەبوونی نیشان دەدا. ئەوجا دەکرێت بە لایەنی زمانەوانی بێواتە بە وشەی نەشیاوانە بیانش بە ڕەفتاری توند و تیژی پیشان بدە، بەڵام زیاتر ئەوانە ئەنی بە ڤێربەڵیە و پێویستە لانی کەم ئەو تووڕەبوونە یان ئەو عەسەبی بوونە لە هەفتەیەکیدا سێ یان زیاتر ئەو ینی سێ جاریان زیاتر ئەوە دووبارە بێتەوە، یعنی کەسەکە هەڵچوونێکی ناتەبیعی هەبێت، تووڕەبوونێکی ناتەبیعی بێت سێ جار لە هەفتەیەکیدا یان زیاتر. و خاڵی دووەمی ئەوەیە کە ئەو تووڕەبوونە بۆ ماوەیەکی زۆر بێ بەپێی ئەو بارودۆخی کە تێدایە، ینی توندی ئەو کاردانەوەی توندی ئەو تووڕەبوونەی بەپێی ئەو موقیفەی تێدایەتی زۆر گەورەترە. یعنی ئەگەر تەماشاکەران کەسێک کە ئاسایش یا منداڵێکی ئاسایش تووڕە بێ، بەڵام ئەو تووڕەبوونەی بۆ ئەو موقیفەی ئەو منداڵە دەینوێنی تووڕەبوونێکی نەئاساییە. خاڵی دووەم گۆڕانکاری مەزاجیە، یعنی منداڵەکە یان کەسەکە زۆربەی ڕۆژەکان یان هەموو ڕۆژێ ئەو گۆڕانکاریان ئەو بەرز و نزمێ لە مەزاجیدا دەبینرێ، یعنی ئەو تووڕەبوونە یان ئەو عەسەبی بوونە یان ئەو تەقینەوەیە لە مەزاجیدا دەبینرێ، یعنی زۆربەی ڕۆژەکان یانیش هەموو ڕۆژی ئەوە دەبینرێ. ئەوجا لەگەڵ قسەکان بزانم فکرتان بۆ سەر ئۆدیدیش دەڕوا. ئێستا جیاوازێکی ئەو دوانە بۆ بگرن چکە ئۆدیدیش تەقریبەن شتێکی ئەوها بوو، بەس ئەوە زیاتر مەزاجیە، یعنی پەیوەند تۆزێک لەگەڵ ئەوی فەرقی هەیە. و ئەو تووڕەبوونە یان ئەو عەسەبی بوونە پێویستە لەلایەن دایک و باوکی، مامۆستاکانی یان هاوڕێکانی زۆر بەدی بکرێ و جێگەی تێبینی بێ بۆ دەوروبەرەکەی تێدەگەن. یعنی دەکرێت کەسێک تووڕە بێ، دەکرێت کەسێک میزاجی خۆش نەبێ،
بەڵام بۆ نمونە لە هەفتەکەیدا ڕۆژێکی یان چەند هەفتە جارێکەوە میزاجی دەگۆڕێ ئەوە ئۆکەیە. بەڵام بۆ منداڵانەی کە زۆربەی ڕۆژەکانەوەهان و دەوروبەر هەستی پێ دەکەن ئەو پێدەچێەوە بچیتە نێو DMDDەوە، یعنی تێکچوونێکی مەزاجیە کە ئەمە بەڕافتا دەبینین. دیورۆشینەکەی یانیش ماوەکەی، یعنی ئەو کاتێکە ئەمە پێی بڵێن کە و گرفتە لانی کەم دەبێت لە 12 مانگی ڕابردوودا، یعنی ساڵێک بێ منداڵەکە بە بەردەوامی ئەو ڕکە و عینادی و نازانم ڕکەوە بزانم وشێکی تەواوە عینادی و تووڕەبوونەی بینرابێ، یعنی لە ماوەی ساڵی ڕابردوو بە بەردەوامی بینرابێ و ئەو نیشانانە یان ئەو تووڕەبوونە نابێت لە خیلالی ئەو ساڵەیدا کە گوزەری کردووە، بۆ نمونە بۆ ماوەی 3 مانگ یان زیاتری هیچ نەبینرابێ، یعنی بۆ نمونە فترێکی زەمەنی 3 مانگی یان زیاتر منداڵەکە هیچ تووڕە نەبوو بێ، هادی بوو بێ، ئەوە ناچێتە قەڵبی DMDەوە، یعنی دەبێت لە ماوەی ئەو ساڵێدا بە بەردەوامی منداڵەکە تووڕەبوون و هەڵچوون و ڕکە و عینادی نیشاندا بێ، ئەوجا دەچیتە قەڵبی DMDەوە. و نیشانەکانی ینی باسی لێرەدا دیسان مووقیف یان شوێنەکە گرنگە. نیشانەکانی DMD لانی کەم لەو مودەی کە دانراوە، یعنی ئەو تووڕەبوون و هەڵچوون و ئینفعالی کەسەکە هەیەی دەبێت لانی کەم لە 2 شوێنی دابینرابێت. 2 شوێنەکە مەکتەب، ماڵ لەگەڵ هاوڕێکانی لە دەرەوە لە کۆڵانی وەلحەڵ دەبێت بینرابێ. ئەوجا ئەمە پێی دەڵێن ئەوە DMDە. و ئەگەر بۆ نمونە کەسەکە ئەو گرفتە یان ئەو مشکلەی هەیەی بۆ نمونە لە شوێنێک ینی لە مووقیفێکی دیاریکراوە بەتەنێ لە مەکتەبێ وابێ یان بەتەنێ لە ماڵێ وابێ پێدەچیوە کاری دیکە بن بۆ منداڵەکە وابێ، بەسەکە لە یەک یان زیاتر، ینی زیاتر لە مووقیفێکی منداڵەکە ڕفتارانی پیشاندا پێدەچیەوە DMD بێ. بۆ تەمەنی پێویستە ینی نیشانەکانی DMD پێش تەمەنی 10 ساڵی دەرکەون و نابێت لە دوای تەمەنی 18 ساڵیش، ینی شتێکمان نییە بە ناوی DMD لە دوای تەمەنی 18 ساڵی، ینی دەبێت منداڵەکە لە بینی 6 تا 18 ساڵی ئەو شتەی پیشاندابێ یان ئەو حاڵەتەی پیشاندابێ، ئەو جامە پێی دەڵێنەوە DMD. ئەوە دیسان باسیەوەی دەکە ئەم لاوە لێ ڕاباسم کرد نابێ لەگەڵ حاڵەتی دیکە تێکەڵی هەبێ، بەڵام لە حاڵەتێکیدا کە ئەمە گوتم ئەوە لەگەڵ ODD زۆر لێک نزیکن، بەڵام ئەگەر منداڵەکە تایبەتمەندی هەم ODD هەم DMD تێدا بوو، ئەو پێویستە ئەتوو ینی تەشخیصی منداڵەکەی بکرێتە DMD، چونکە DMD تونترە بڕێک لە ODD، بۆ یەکە منداڵەکە هەردووکی تێدا بوون ئەوە دەچیتە قەڵبی DMD و ئەمە بە ODD تەشخیصی ناکەین. و ئەگەر منداڵێک یان کەسێک بایپۆلاریە بێ، بەڕاستی بایپۆلار ورترە نەمویست داخلی ئەو مۆزوعی کەم، بەڵام بایپۆلارشێکە لە ینی دوو جەمسەری هەیەکە لە گرفتە ڕەفتاریەکان بەڕاستی، بەڵام ئەو بەوەی جا دەکرێتەوە کە کەسەکە دوو شەپۆلیان دوو ئەپسۆدی هەیە کە کەسەکە فترێکی زۆر دڵی خۆشە، فترێکی کەسەکە دەچیتە جەوی خەمۆکی و نیشانەکانی خەمباری و خەمۆکی تێدا دەردەکەون. ئەگە کەسێک ئەوانەی تێدا هەبوو دیسان ئەمە دایگنۆز ناکەین بە DMD، ینی لەو حاڵەتێدا لە ئەپسۆدی مانیا یان لە ئەپسۆدی هایپۆمانیک ئەمە تەشخیص ناکەین بە DMD و نابێ و حاڵەتەش کاریگەری هیچ کامێک لە دەرمانەکان بێ کە کەسەکە سوودفە بوو بەکارێنە. پرێڤالەنس ینی حاڵەتێکی زۆر بەربڵاو نیە بەخۆشی بەو دوایانە، ینی ئەو حاڵەتە جیاکرایەوە،
کەسەکە ئەوانەی کە تەمەنیان پری سکوڵە یان لە تەمەنی مەکتەبدا شەش و ئەوانن ڕێژەکەی لە بینی تقریبەن یەک کە تاوەکو سێ منداڵ لە هەر سەد منداڵێکی توش دەبن و منداڵەکە ینی هەندێک سەرچاوەمدانا بەسەوەی ئەوە نین زۆر گشتگیرن بەڵام بەگشتی منداڵەکە ئەوانەی کە تووشی DMDD دەبن ڕێژیان تقریبەن لە بین یەک کە تاوەکو سەتا سێ منداڵانە لە دنیادا بەڵام ئەو ڕێژێ لە تەمەنی گەورەتر کەمترە ینی لە تەمەنی نەوجەوانی ینی تەمەنی 12-14 کەمترە ڕێژەکە. یەک جیاوازی پوختم بۆ دانام لە بینی DMDD و ODD دا کە ینی بۆی بزانن جیاوازی و دوانە چێ چکە زۆر پێک دەکەن ئەویش تووڕەبوون بوو ئەویش تووڕەبوونە ئەویش توزانم ئینفعالی ئەویش ئینفعالی ئەویش ڕکەیە ئەویش ڕکەیە بەڵام کولێکیان جیاکەینەوە وەکو معلومات جەماعەت هەر شڵەژانێکی دەرونی کۆرسیمتمێکی هەیە یان پرایمەری فۆکەسی هەیە ینی ئەو حاڵەتە بەگشتی ینی بە لە دەوری یەک شتیدا دەسوڕێتەوە ئەو شتە چییە بۆ هەرێک لە حاڵەتەکان یەک پرایمەری فۆکەس هەیە ینی یەک خاڵی بنەمایی هەیە کە جای دەکاتەوە لەگەڵ حاڵەتێکی دیکە بۆ نمونە بۆ پرایمەری فۆکەسی DMDD ئەوەیە کە کەسەکە حاڵەتەکەی کرۆنیکە ینی ماوە درێژترە لە ODD و حاڵەتەکەی زیاتر ڕکە و عینادیە بەس ئەگە دیقەتی ODD بدەن منداڵەکە ئەوەی تێدا بوو ینی منداڵەکە زۆر لە ڕوو هەڵگەڕانەوە ئارگومنتەیتیڤ بوو ینی زۆر پێی خۆش بوو دژبەر بێ زۆر پێی خۆش بوو عکسی بنوێنی زۆر پێی خۆش بوو پێچەوانەی بنوێنی بەڵام لە MDDدا کەسەکە تووڕەیە بەڵام عکسی نانوێنی وەکو ئەوی نییە و لە ڕووی مەزاجیەوە کەسەکە تێکچوونێکە لە ینی تووڕەبوون و هاتی بوونەوە و تووڕەبوون و ئەو هایە بەڵام یەکێک لە تایبەتمەندیەکانی ODD بەس تووڕەبوونە بەڵام شتی دیکە هەیە لە ODD فبۆیە ینی تێکچوونەکە بۆ خۆی مەزاجیە لە DMDدا و تێکچوونەکەش تێکچوونێکی تووڕەبوون و هەڵچوونەوانەیە بەڵام هەڵچوون و تووڕەبوون لە ODDدا یەکێک لە خاڵەکانە یعنی یەکێک لە کرایتریاکانە پاشنیە لە ڕووی ڕەفتاریەوە ئەو زیاتر ینی DMDD زیاتر تەرکیز دەخاتە سەر ینی فۆکەسەکە زیاتر لەلایەن تێکچوونێکی سۆزداریە ینی ناڕێکێکی سۆزداریە بەڵام ODD تێکچوونێکە ڕەفتارێکی سەرپێچی کارانە و دۆڵەسەندنەوە و زیاتر تەرکیزی لەسەر ڕەفتاری پێچەوانەیە یان ڕەفتاری دژبەرە تێدەگەن ینی ئەو زیاتر مەزاجە ئەو زیاتر ڕەفتارە وەکو تەمان ئەمە DMDD دەتوانین تەنها لە تەمەنی 6-18 ساڵی دەستنیشانیکەین بە DMDD بەڵام ODD لە هەر تەمەنێکیدا هەر کاتێکی بێ دەکرێت کەسەکە ینی ئەو حاڵەتەی هەبێ دووبارە بوونەوەکەی ئەو هەڵچوون و تێکچوونە لە DMDDدا دەبێت لانی کەم 3 جار لە هەفتێکیدا لەو 12 مانگی ڕابردوو پێین دابێ دووبارەکەم 3 جار لە هەفتێکیدا دەبێت تووڕەبوون هەبێ بە بێبوونی ئەو ڕەفتارانەی کە ئەمە باسم کرد بەڵام ئەگەر تووڕەبوونەکە 3 جار بوو و 12 مانگیش بوو منداڵەکەوا بوو هەندێک لە ڕەفتارانەی ODD پیشاندا ئەمە هەر بە DMDD تەشخیصی دەکەین بەڵام لە ئەوەیدا لە ODDدا نیشانەکان یەک جار لە هەفتەیدا ئەگە منداڵەکە تەمەنی 5 ساڵ و خواروتر بێ ینی ئەمە دەڵێنەوە پێدەچی ODD بێ یانیش لە کەسێک تەمەنی سەر 6 ساڵی بێ ئەگەر بۆنە یەک نیشانە لە مانگی پێشووتریشدا پیشاندا بێ ئەمە هەر دەڵێن ئەوە پێدەچی ODD بێ باش نییە ینی جیاوازەکان ڕوونە ئەو زیاتر تەرکیز دەخاتە سەر مەزاج ئەو زیاتر تەرکیز دەخاتە سەر ڕەفتاری مەزاج یەک بەشی ODDە بەڵام مەزاج کولەن گرفتی DMDDە و تەمەنەکانیان بەرەک فەرقە و ماوەکەشیان ینی ODD 6 مانگ ئەو نیشانانە هەبوو بن ئەمە پێی دەڵێن ئەوە ODDە بەڵام بۆ DMDD دەبێت 12 مانگە بێت
والحاڵ کاک محەممەد بووە بزانم لە سێشنی پێشووتر پرسیارێکت گوتی بە هۆکارەکان یان ڕسک فاکتەرەکانی گرفتی ڕەفتاری چن. زۆر بە وردی زۆر بە دیتێڵی ئەو شەو پێتان دەڵێم منداڵ بۆ تووشی گرفتی ڕەفتاری دەبێت یان ئەو ڕسک فاکتەرانە یان ئەو هۆکارە مەترسیانەی کەوا دەکەن منداڵێک تووشی گرفتێکی ڕەفتاری یان شەڵەژانێکی ڕەفتاری بێت لە چەند 6 خاڵە تقریبا لەو 6 خاڵەی دەرناچی یعنی ئیلا منداڵەکە یەکێک لەوانە بۆتە سەرەوە بۆی کەسەکە گرفتی ڕەفتاری بێت. یەکێک لە سەرەکیترینیان و گرنگترینیان لەعنی بایۆلۆجی و جێنەتیکی کەسەکە. لە ڕووی جێنەتیکەوە کەسێک ئەگەر مێژووی نەخۆشیە ڕەفتارەکان یان ADHD یان خەمۆکیان ئەنگزایەتی یان قەلەقی هەبێ پێدەچی ئەوە یەکێک بێت لە سەبەبەکان. هەروەها ئەگەر کەسەکە بۆ نمونە لە ڕووی دەماریەوە لە ڕووی نیورۆترانسمیتەرەکانەوە مشکلەی هەبێ پێدەچی ئەوە شێکێک بێت لە سەبەبەکان. لە ڕووی پێکهاتەی مێشکیەوە ینی ئەو منداڵانەی کە گرفتی ڕەفتاریان هەیە بەشێکێ لە مێشکیدا پێی دەگوترێت ئەگزەکیوتیڤ فانکشنینگ ئەو بەشە بەرپرسیارە لە لۆژیک و تەحلیل و پلانینگ و ڕێخستن و ئەوانە ئەو بەشەیان ئەگەر مشکلێکدا پێدەچی منداڵەکە مشکلی ڕەفتاری پیشیاندا. هەروەها بەشێکێ لە سیستەمی ئینسانیدا پێی دەگوترێت ئیمۆشنال ڕیگولیشن ئەگەر سیستەمی ئیمۆشنال ینی ڕێخستنی سۆزداری منداڵەکە یان کەسەکە مشکلێتدا بێ پێدەچی ئەوەش یەکێک بێت لە هۆکارەکان یان تێکچوونی هۆرمۆنات دۆپامین و سێرۆتۆنین و نۆرئپینفرین و ئەوانە کۆمەڵێک دۆپامینن کە ئەنی کۆمەڵێک هۆرمۆنن کە بەرپرسیارن لە ڕەفتار و لە مەزاج و لە ئەو شتانێک کەمە پیشانیان دەدەن. بۆیە کەمی و زیادی لەوانەدا دەکرێەوە کار بێ بۆی کەسەکە گرفتێکی ڕەفتاری هەبێ. هەروەها لە ڕووی پێی دەڵێن لە ڕووی پێکاتەی ینی زەبرێک بەر مێشکی کەسەکەی بکەوی یانیش کەسەکە تووشی زەبرێکی دەرونی بوو بێ دەکرێت ئەوە شێکێک بێت لە ببورن زەبری دەرونی لە دوای باز دەکەن بەڵام ترەومایەک بەبەر سەری بێنێ زەبرێک بەر سەری کەسێکی بکەوی زیانی بە مێشکی گیان بێ پێدەچی ئەوە یەکێک بێت لە هۆکارەکان. و خاڵێکی کە کۆمەڵێک فاکتەر هەن کە پەیوەندیدارن بە کاتی دووگیانبوونی کە ئیدایکەکەی یعنی پێدەچی ئەو دایکانەی کە لە ماوەی دووگیانیدا هەندێک دەرمانی بەکاربێنن یان خەمۆک بەنیانێک نەخۆشیەکیان هەبێ یان منداڵەکە لە کاتی لە دایکبوونێدا کێشی مەزبوط نەبێ یان تووشی زەردووی توند بێ یان تووشی ینی شین بوونەوە و کەم ئۆکسجینی و ئەوانە بێ یانیش منداڵەکە لە ناوزگیدا تاکەل کوحول و ینی جگەرە و نێرگە لەو ئەوانە بەکاربێنن پێدەچی ئەوە شێکێک بێ لە هۆکارەکان ینی لە هۆکارە مەترسیدارەکان. خاڵی دووەم ئەو یەکەم جەنەتیک و بۆ ماوە و بایۆلۆجیکە و خاڵی دووەم لایەنی ژینگەیەکەیە. سێدانە ژینگە هەن کە دەکرێت ئەو ژینگانە تەسیریان هەبێت لەسەر ڕەفتاری منداڵی. یەکێکیان فامیلی ئینڤایرۆنمەنتە ینی ژینگەی خێزانەکەی ینی ژینگەیەک کە منداڵەکە تێیدا ینی شێوازی پەروەردەکردنەکەی توند بێ یان ناجێگیر بێ ینی مشکلەی زۆر تێدا بێ دەکرێت ببێتە فاکتەر یانیش لە منداڵەکە تووشی گێت چەڵی بێتەوە تووشی هەراسان بوونێ بێتەوە یان حتا هێمانکردنی منداڵی زۆر جارە داکە لە سەرەتای تەمەنیدا منداڵەکە زۆر ئیهمال دەکات بەجێی دیاڵی ینی سۆزی دایکانی پێ زەحمەت دەکرێت ئەوە شێکێک بێ لەوانە یانیش منداڵەکە ڕوبەڕووی توندوتیژی بێتەوە ینی کەسێک توندوتیژی بەرامبەر کەوتە داکێتی بابێتی یان هەر کەسێکە دەکرێت ئەوە شێکی بێ یەکێک بێ لە سەبەبەکان یانیش تێکچوونی خێزان و شیرازەی خێزان یان نەبوونی چاودێری بەسەر منداڵەکانەوە لەلایەن باوانەوە دەکرێتێک بێ لە هۆکارەکان. لە ڕووی ئابووریەوە ینی لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووریەوە دەکرێت ئەوەش فاکتەرێک بێ بە نمونە هەژاری
یانیش ئەو وڵاتانەی کە وڵاتی خۆمانن بۆ نمونە مشکلەی قەیرانی مادی زۆرە، ئەمە بەگشتی لە وڵاتێکی قەیران ناویرادەژین دەکرێت ئەو گرفتە ڕەفتاریانە زیاتر بەدی بکرێن. هەروەها ڕوبەڕووبوونەوەی تاوان یان پیشاندانی تاوان بەداخەوم کە ئێستا زۆر دەکرێت ینی ڤیددیویەکی سوکاتی پێکردن لەلایەن کەسێکەوە بە کەسێک بڵاو دەکرێتەوە، بەڵام ئەوانە هەموو پێدەوتە ڤایۆلەنس، پێدەوتە کرایم، تاوان کە کەسانی دیکە پەبلیشی دەکەن یان جیرانەکان هەراو شەڕیانە بن لە منداڵەکە بینێتی لە کۆڵانەکان شەڕەتەقەوە دەکرێوانە تەسیریان هەبێ. هەروەها کەمی خزمەتگوزاری لە ژیانی کۆمەڵایەتی کەسەکەیدا لە ڕووی خواردن و لە ڕووی پێداویستەکانی ماڵەوە دەکرێت ئەوە شێکێک بێت لە سەبەبەکانیانی بەو فاکتەرەی بێ ئەو خێزانانی کە هەژارن کەم دەرامەتن قەیران زۆرە نێواندا زیاتر معرەزن بۆی کە گرفتە ڕەفتارەکانە دەبێت. لە ڕووی ژینگەی قوتابخانەوە بێگومانە منداڵانەی کە لە ڕووی ئەکادیمیکەوە مشکلانەیەنی خاڵ فێر دەبنیان گرفتی فێربوونیانە دەکرێت زیاتر ئەو مشکلە ڕەفتارانە پیشان دەنیان ئەو منداڵانەی لەلایەن برادەرەکانیانەوە ڕەت دەکرێنەوە یان زۆریان لێ دەکرێن ینی بوڵینگیان پێ دەکرێوانە دیسانێکێک بێت لە فاکتەرەکان و بەداخۆم جەوی مەکتەبێکە پۆزتیڤ نەبوو هاندەر نەبوو بۆ منداڵەکەی جەوێکی کە ئێ بوو دەکرێت و لە هەمووی گرنگتر نەبوونی بەشی سپێشل ئەجوکیشنە یعنی بەشی پەروەردەی تایبەت لە مەکتەبەکاندا دەکرێەوە شێکێک بێت لە بچونکەگە منداڵێک ئەو گرفتانەیە بێ دەبێت لەلایەن سایکۆلۆجیستیان لەلایەن بەشی پەروەردەی تایبەتەوە. وەلحاڵ ئەوەش لایەنی ژینگەیی بوو. لە ڕووی سایکۆلۆجیەوە بوونی زەبری دەرونی و سترس، بوونی گێچەڵی سێکسی، بوونی ینی توندوتیژی جەستەیی و سۆزداری دەکرێت ببێتەوە کار. شاید حاڵبوونی تاوانێکی یانیش منداڵەکە بۆ ماوەیەکی زۆر لە نێو سترێسی دابژی یان منداڵەکە تووشی زەبری دەرونی بوو بێت دەنگژێ پاش زەبری دەرونیان PTSD بوو بێت دەکرێت ئەوە شێگەی بێت لە هۆکارەکان هۆکارە سایکۆلۆجیەکان تەوان. ئەگەر منداڵەکە کێشەی ئەتاچمنت ینی کێشەی هۆگربوونی هەبێ بە نمونە زوو کەسەکەی کە بەخێوی دەکا بگۆڕێت بەداخەوە ئێستا بەشێک لە عیلەکان دایکە بەخێوی ناکە خزمەتکارێکە بەڵام ئەو خزمەتکارە ڕەنگە لە ساڵێکی یا چەند جار بگۆڕێ دەکرێت و بێتە شتێکی ناخۆش بۆ منداڵەکەی. هەروەها زووجیابوونەوە لە داکی بەداخۆم کە ئەوەش ئێستا زۆر باوە منداڵەکە لە تەمەنێکی زوو دەنێرێتە حەزانەی لە 1 ساڵ و 2 ساڵیەوە دەکرێت یەکێک بێت لە هۆکارەکان بۆی کە کەسەکە یان منداڵەکە تووشی گرفتی ڕەفتاری بێت. لە ڕووی مێدیکەڵیەوە یان لە ڕووی تەندروستی جەستەییەوە کەسەکە گەر نەخۆشیێکی درێژخایەن هەبێ، گرفتی خەوی هەبێ، گرفتی خواردنی هەبێ، حەساسیە و هەستیاری هەبێ دەکرێت مشکلە ڕەفتاری پیشان بدا. ئەگەر بۆ نمونە دەرمانێکی تایبەت بەکاربێنی دەکرێت کاریگەری دەرمانێکی ببێتەوە کاربەوەی منداڵەکە ڕەفتارێکی پیشان بدا، یانیش ئەگەر بۆ نمونە لە دەرمانێکی جیا بکرێتەوە منداڵەکە بۆ ماوەیەکی زۆرە دەرمانێکی دەخوات لە پڕ دەرمانەکە لێ دەبڕێ احتیمالی هەیە مشکلی ڕەفتاری پیشان بدا کەسەکە. خاڵی پێنجەم لە ڕووی گەشەییەوە ئەگەر منداڵەکە مشکلە هەبێ بۆ نمونە منداڵەکە گرفتی فێربوونی هەبێ، دوکەوتوی ژیری هەبێ، گرفتی زمانەوانی هەبێ، گرفتی تاخیری لە گەشەیدا هەبێ دەکرێت ئەو منداڵە مشکلی ڕەفتاری بۆ پەیدا بێ. هەروەها منداڵەکە ئەگەر بۆ نمونە وەکو تەبیعات لە کوردەواریدا ئەمە دەڵێن هەندێک کەسێک تەبیعاتی بڕێک جیاوازە، کەسەکە زیاد لە حەد هەستیار بێ یان خۆڕێ خستنی توانای خۆ گونجاندن و خۆڕێ خستنی کەم بێ هەڵاشە بێ دەکرێوەش معارەز بێ بۆ هەبوونی گرفتێکی ڕەفتاری. لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەری برادەرەکان یان هاوتەمەنەکانی بڵێن دەکرێت تەئسیراتی هاوتەمەنەکان بێت
یانیش لە ناوتەمەنەکانیەوە یان لە ڕووی کۆمەڵاتی منداڵێک ڕەت بکرێتەوە جا بەهۆی جیاوازی ڕەنگ و ڕوخساری بێ یان بەهۆی جیاوازی زمانەوانی بێ دەکرێت منداڵەکە ئەوەی پیشان بدە یان منداڵەکە ببێتە قوربانی یعنی بەشداری پێ بکرێت لە تاوانێکیدا یان خودی تاوانەکە بەسەرەوی هاتبێ دەکرێت ئەوە شێکێک بێ لەوە کارەکان هەروەها نەبوونی برادەر یان کەمی برادەر لەو ژینگەی کە تێداتی دەکرێت ئەوە شێکێک بێت لە ڕیسک فاکتەرەکان لە ڕووی کەلتوریەوە منداڵەکە ئەگەر لە کەلتورێکی دابژی بۆ نمونە تەمەنی 6-7 ساڵە لێرە دەژی دەچیت لە مەنطقەی عەرەب نشین دەژی یان دەڕوات لە ئەوروپای دەژی بۆی زەحمەتە ینی هەست بە جیاکاری دەکا ینی تووشی ئاڵانگاری و کۆنفلەکت و ئەوانە دەبێت بۆیە کەسەکە دەکرێت مشکلە ڕەفتاریە بێت ئەوانەی کە کۆچبەرن یان ئەوانەی کە زمانیان فەرقە لەگەڵ ئەو ژینگەی بۆ نمونە منداڵێک کوردە دەچێتە مەکتەبێکی ئینگلیزی هیچ ئینگلیزی نازانی ڕەنگە ئەو مشکلەی بۆ بێتە پێش یان بەعەکس منداڵێک عەرەبە دێتە مەکتەبێکی کوردی ڕەنگە ئەو مشکلانەی بۆ پەیدا بێ ینی دەکرێت ئەو جیاوازی کەلتوریانەش ببنە هۆکار بۆی کە منداڵەکە مشکلی ڕەفتاری بێت بەگشتی ئەو خاڵانەی کە باسم کردن هەمووی دەکرێت ببنە ڕیسک فاکتەر و بەگشتیش یەکدانە هۆکار بە تەنیا نابێت تا ئەوەی کە نابێتە فاکتەرێک بۆی کەم کەسەکە تووشی تێکچوونێکی ڕەفتاری بێت ڕەنگە چەند دانێک لەوانە بەیەکەوە ببنە هۆکار بۆی کەسەکە گرفتێکی ڕەفتاری پیشاندا بیوادارم جوابت وەرگرت بێ کاک محەممەد ئەگەر لێرەبی وەلحاڵ لە مۆزوعی شڵەژان و گرفتە ڕەفتاریەکان دێینە دەرێ بەڕێک بۆی فریا بکەین چونکە بەڕاستی تایمەکان زۆر کەم ماوە هەوڵ دەدەمەوە شەو باسی functional behavior analysis بکەم یانیش شیکاری ڕەفتاری بە شێوازێکی کردداری ئەمە چۆن ڕەفتارێک کە ڕوو دەدا چۆن شیکاری بکەین چونکە جەماعەت پێشەوەی باسیەوەی کەم غەڵەتترین شت ئەوەیە کە سایکۆلۆجیستێک یان کەسێک کە لە مەجالی پەرۆدەی تایبەتدایە یانێکێک ناوی ABA تھێراپیستە یانیش لەگە منداڵان وەرحاڵ ئیش دەکا نەزانین شیکاری ڕەفتاریکە ئەنەوە کارەساتە ناکرێ منداڵێک ڕەفتارێکی پیشاندات و یەکسەر بپرژێ سەرەوەی عیلاجی بکە و چارەسەری بدێ و ڕێنمایی بدێ خێزانەکە بڵێ وابکەوە وابکە یعنی ئەوە یەکێکە لە غەڵەتترین ڕێگاکان ڕێگایەکە بەڵام ڕێگایەکی خەڵەتە بۆیە دروستترین ڕێگاوەیە کە دوو فێربی چۆن شیکاریەکی بۆ ڕەفتارێکی کەیت ئایا ئەو منداڵە ڕەفتارەی پیشاندا بۆ پیشانیدا سەبەبەکانی ینی متابعەکردنێکی دەوێت پاش متابعەکەیەت و قەراردەی دەخوا ئەو ڕەفتارە چی بۆ بکرێت بەشێک لە ڕەفتارەکان دوای شیکارەکەی ئەسڵەن تێدەگەی کە دەوروبەرەکە سەبەبە تێدەگەی کە مامۆستاکە سەبەبە تێدەگەی کە داکە سەبەبە ینی مەرج نییە هەر ڕەفتارەکە بوو یەکسەرە تۆ عیلاجیکەی وەلحاڵ FBA یانیش شیکاری ڕەفتاری کردداری ئەوەیە کە پرۆسسێکە یارمەتی مەدەدا کە تێبگەین لەوەی کە کەسێک بۆچی ڕەفتار دەکات یان کەسێک چۆن ئەو ڕەفتارەی کرد جا ڕەفتارەکە ڕەفتارێکی وەکو شڵەژان بێ یانیش وەکو هەر مشکلی ڕەفتاری پێدەوە چەلەنجینگ behavior یعنی ڕەفتاری نەخوازراوە ئەوەیە یان دیزۆردەرێکە یان شڵەژانێکە هیچ مشکلی نییە لە ڕێگەیەوە ئەمە یارمەتین دە تێبگەین لەوەی کە ئەو ڕەفتارە بۆ ڕوویدا سەبەبەکان چەند چارەسەر ئەنی پۆسیبڵیتی یان ئەگەری چارەسەریەکان چەند وەلحاڵ ئەم لەو شەو پێتان دەڵێم کە چۆن ئەوە دەکرێت ئینشاڵڵا لەگەڵم بن ئەوانەی کە دەیدریم دەکەن ئەوانەی کە ڕۆشتون تکایە وەرنەوە مۆزوعەکە ئێستا پڕێک ئەکتیڤیتی تێدا چونکە ئەمن دەمهەوێ لەگەڵم بن ئەو فۆرمەی کە ئێستا پیشانتان دەدەم دەبێن گۆ بینوسنەوە دوایش سلایدەکانی هەفتەی پێشووتر و ئەو ڕۆژ لە ڕێگەی جەماعەتیەوە دەنێرم بۆ ئێرە ئەوە دەبێت هەفتەی داهاتوو هەرێکێکتان یعنی تا دەگەینەوە چوارشەمەی هەمووتان فۆرمێکتان پڕ کردبێتەوە لەسەر شیکاری ڕەفتاری ئەوجا گرێمانەیی بێ یان فۆرمەکە حەقیقی هیچ مشکلە نییە هەدوو دەکرێت لە ماڵە هیچ ئیشت نەبێت تەڵەبە مەرحەلە 3 و 4 بی
بە گریمانەی فۆرمەکەی پڕ دەکەیەوە یانیش تو ئیش دەکەی ئێستا سایکۆلۆجیستی ڕاهێنەرێکی بە فعلی فۆرمەکەی پڕ دەکەیەوە ئەمن دەبێت تا هەفتەی داهاتوو هەموو ئەوانە ببینم باش نییە با بچینە سەر ئەوەی کە بۆچی شیکارە ڕەفتاری گرنگە یعنی بۆ دەبێ ئەمە شیکارە ڕەفتاری بزانین یەکێک لە هەرە گرنگترین خاڵەکان ئەوەیە کە ئەمە دوور دەکەوینەوە لەو شێوازە تەقلیدیەی کە پێی دەگوتێت پەنیشمنت بیسد ئەپرۆچ ئەنی ئەمە پشت ببەستین بە سزادانی منداڵەکەی چونکە منداڵە کە ڕەفتاری دەکەی یەکەم شت کە بە مێشکی بەخێوکارەکەی و هەندێک جار لە مامۆستاکانیش دەگەوێت کە دەبێت عقوبەی بدەن بۆی چاوێ بەڵام ئەوە ڕێگایەکی غەڵەتە ئەنێ ڕێگایەکی قبولکراو نییە بۆ ئێمە لەو ڕێی دووربین یان لە ڕێی ئەوەی کە هەوڵ و شکست ترایانتی ئێرانەمە هەوڵ بدەین یا سەردەگری یان سەرناگری نا ئەمە ناکرێت یانیش لە خۆڕا ئیشێکی بکەیت ینی جارێ بە سوودفات و بۆ منداڵێکی ئینتەرڤێنشنێکی یان چالاکی دەدەی دەبینی ڕەفتارەکەی کەم بۆتەوە ئەوە شتێکی زانستی نییە ینی هەم سزا هەمیش هەوڵ و شکست یانیش لە خۆڕا تاقیکردنەوە ڕێگەیەکی دروست و زانستی نییە ئێستا دنیا لەسەر evidence based therapy دەڕوایە لەسەر چارەسەریەک پشتبەست و بە بەڵگەیەکی زانستی بەڵام ئەوانە هیچی بەڵگەی زانستیان نییە توان دەبێت هەوڵدەی 20 ڕێگەی تاقیکەوە یەکسەر بگری یانش دەبێت عقوبەی بدەیت یانیش لە خۆتەوە شتێک دەکەیت بەڵام لەوەی دوور دەبی بۆیە گرنگاوە هەروە یارمەتیت دەدا خاڵی دووەم یارمەتیت دەدات و ڕەفتاری ئەرێنی زیادکەی یعنی یارمەتی تو دەدا چونکە ئەمە ئۆڕێدی ئەو ڕەفتارێکە هەیە ڕەفتارێکی نەری نییە ئەمە ڕێگە شیکاری ڕەفتاری وا دەکەین کە ڕەفتارە پۆزەتیڤەکان یان ڕەفتارێن ئەرێنیەکان زیاد بکەین یان بەرەو پێشتریان ببین و خاڵێکی کە یارمەتی منداڵان دەدا بەتایبەتی ئەوانەی کە لە مەکتەبێن دەرەنجامێکی باشتریان هەبێ و کوالەتی ژیانیان بشتە سەرێ چونکە منداڵێک مشکلی ڕەفتاری هەبێ مشکلی لە فێربوونێ مشکلی لە بەدواکەوتنی یاسا و ڕێسای قبولکردنی لە ئەمرادەکان لە هەموو لایەنە بۆ دروست دەبێت بۆیە کوالەتی ژیان هێشتە سەرێ و دەرەنجامیشی لە مەکتەبێ باشتر دەبێت و لە ڕووی ئەخلاقیەوە ینی ئینشاڵڵا گەت چانس بوو لە مەجالێکی دیکەدا ئەمە باسی ئێستێکی ئیشی سایکۆلۆجی بکەین ینی ئەخلاقی ئیشی سایکۆلۆجی ئەتوو چۆن ببیە سایکۆلۆجیستێکی پرۆفیشنال ئەوە کۆمەڵێک بنەمای ئەخلاقیان ئەتوو کە دوور بووی لەوانە تو FBA کرد ینی شیکارێکی ڕەفتاریت کرد ئەتوو ئۆتۆماتیکی چوێنە سنوورێکی ئەخلاقیەوە بۆ ئیشکردنێ بۆ ئەوەش لەوەش دوور دەکەی ئەوە شتێکی باش کرد کارێکی ناخلاقی نەکەیت هۆکارەکانی ئەوەی کە منداڵێک ڕەفتارێکی بۆ پیشان بدا منداڵێک بۆ ڕەفتاری پیشان بدا زۆر گرنگە مە بزانێت ینی پێش ئەو بچینە سەر شیکار ڕەفتارەکەی دەبێ هەرێکی لێوە بزانن بۆ منداڵ ڕەفتاری پیشان بدا ئایا چەند احتیمال هەن چەند پۆسیبڵیتیان بۆی منداڵێک ڕەفتارێکی بۆ پیشان بدا چەندانە خاڵێکم چونکە ئەوە بۆ هەموو منداڵێکی ڕاست نییە ینی بۆ 160 منداڵان دەکرێت ئەوە بێت ماباقی دەبێت ئەتوو ببینیەوە لە ڕێگەی شیکار ڕەفتاریەوە بەڵام چونکە منداڵان لێک جیاوازن گرفتەکان جیاوازن بەڵام بۆ 60 منداڵان دەکرێت یەکێک لەو هۆکارانیان 2-3 لە هۆکارانە بن بۆی کە منداڵەکە ڕەفتارێکی بۆ پیشان دەدا ئەوجا ئەگەر زۆردر بێ شتێکی دیکە ئەگەر چالەنجین بێ ڤەریانتێک بچوونێک یان گرفتێکی ڕەفتاری بێ ئەوە دەکرێت یەکێک لەوانە بێ یەکێک لەو خاڵانە کە منداڵ ڕەفتاری بۆ پیشان دەدا یعنی ڕەفتارەکان دەردەخا ئەوەیە کە منداڵ دەکرێت سەبەبەکەیەوە بێت کەسەکە بە دوای ڕاکێشانی سەرنجی دەوروبەردا دەگەڕێت بۆ نەوە منداڵەکە ئەگە بەتەنی لە ماڵە هیچ مشکلێ نیە بەڵام میوان دێن دەست دەکەن بە هەڵبەس و تاپەز و دانیشتن و ینی فعلەکانی خۆی لە خۆی دەردەچی چوزانە ئەوشتان ئاتە لە نێو کۆمەڵگەی هەواڵان لە خۆی دەردەچێت دەچینە شوێنێکی نوێیان چینە قەرەباڵغی لە خۆی دەردەچی منداڵەکە بەڵام ئەو لە ڕاستە پێی دەگوتێت گەڕان بە دوای سەرنجدا ئەو منداڵە بۆ سەرنجی دەگەڕێت خاڵی دووەم دەکرێت بۆ دەربازبوون بێت لە شتێک یان خۆ بە دوورگرتن بێت لە شتێکی نەخوازراو یان نەویسترا ئەوجاگە منداڵەکە مشکلێکی گەشەیە بێ بۆ ئۆتیزموانە بێ دەکرێت بۆ ڕزگار بوون بێت لەو چالاکی و
ڕاهێنانەی کە پێی دەدرێت بەڵام ئەگەر منداڵەکە نۆرمال بێت ڕێکەچووی لە مەکتەب بێت دەکرێت هەندێک جار بۆ خۆتزیینەوە لە دەرس و لە وانەکان ئەو ڕەفتارانە بکات و خاڵێکە ڕەنگە هەندێک جار هەیە منداڵەکە بۆ بەدەستێنانی شتێک بە تایبەتی ئەوانەی توانایی زمانەوانیان خراپە دەکرێت نەتوانن پێویستیەکانیان بگەێنن ڕەنگە قسە ئەجا خواردن بێ یاری بێ هەر شتێک کە بێ ڕەنگە بە ڕەفتار پیشانی بدە تێدەگەن ئەوش دەبێتە جۆرێک لە شەرتی بوون یانیش لە خوارێبوونی توانای پەیوەندیگرتن و زمانەوانی منداڵێک توانای پەیوەندیگرتنی خراپ بێ مەرج نییە پەیوەندیگرتن قسە بێ جارەیە کەسەکە قسەش نازانی بەڵام توانای پەیوەندیگرتنی زۆر باشە یعنی باش دەتوانێت پەیوەندیگرتن دەوروبەری بگری نۆرمەکانی یان مەهارەکانی پەیوەندیگرتنی باش دەزانی ئەگەریش لە ڕووی زمانەوانی بێت دیسان لە ڕووی زمانەوانی چۆ دەکرێت بە لەو لیمیتیشنانەی کە بۆ پیشاندانی ڕەفتاری زەمینەکەی خۆشکە خاڵێککە هەبوونی گرفتی هەستەوەریە یان گرفتی سێنسۆری منداڵێک ئەگەر بۆ نمونە بە ژاوەژاو قەرەباڵغی تێکچی یان منداڵێک بە دەنگی بەرزتێکچی یان منداڵێک بە حرارەی زۆر یان بە ڕووناکی زۆر یان وەلحاڵ لە ڕووی هەستەکانەوە لۆدی بکەویتە سەرت پێدەچی مشکلێکی ڕەفتاری پیشان بدە یان گرفتێکی ڕەفتاری پیشان بدە گۆڕانکاری ژینگەی جارێ منداڵەکە لە مەکتەبێکی دەچێتە مەکتەبێکی دەبێتەوە کار بۆی کە منداڵەکە مشکلی ڕەفتاری پیشان بدە یان منداڵەکە ئەگەر بۆ نمونە گرفتێکی گەشەیی هەبێ وەکو ئۆتیزموانە دەبینی ئەگەر لە ماڵی خۆیان فترێکی هەفتێک دو هەفتەی سەفەر دەکەن دەبینی مشکلی ڕەفتاری زۆر دەکات دەکرێت ئەوەشەوە کار بێ بۆی کە منداڵ ڕەفتاری بۆ پیشان بدات پاشان بینە سەر ئێستا نهاتوینە سەر شیکارە ڕەفتاری ئەمە هێشتا هەندێک شتی گرنگکەن کە لە شیکار ڕەفتاری ئیشم پێ دەبن IBC یەکێکە لەو شێوازانەی کە بەکاردەهێنرێت لەگەڵ چاکسازی ڕەفتاریانێت کە باسی ABA دەکەی یان باسی شێوازەکانی دیکەی چاکسازی ڕەفتاری دەکەی یەکێ لەو شتانەکە فکری مەدەگا IBC تەکنیکە یعنی تەکنیکێکە ئێستا پێتان دەڵێم چییە ئەیەکە مانای ئەنتیسیدنتە ینی مانای هەبوونی ڕووداوێک یان تریگەرێکە ینی ئەو شتێک کە ڕەفتارەکەی تەقاندووە ئەو شتێک کە ڕەفتارەکەی دروست کردووە لەکوێ ڕەفتارەکە دروست بوو ئەو پێی دەگوترێت ئەی باش نیە ئەمە دەبێت بزانین پێش ڕەفتارەکەی چ ڕووی داوە پێش ڕەفتاری ئەمە پێی دەڵێن ئەی لە ABC پاشان بیەکە خودی ڕەفتارەکەیە منداڵەکە ئەو ڕەفتارێکە پیشانی داوە لەلایەن دەوروبەریەوە بینراوە ئەوە پێی دەگوترێت بی OC کۆنسکوەنسە یعنی نەتیجەی ئەو ڕەفتارە منداڵەکە عادەتەن چەند نەتیجەیەکی وەردەگریت وەرمونە یان پاداش دەکرێت یان سەرنجی دەخرێتە سەرێ یان سزا دەدرێت یانیش ئەو شتێککە دەیەوێت پێی دەگا یعنی وەلحاڵ نەتیجەکە شتێک دەبێت ئەجا ئەوە قەرار دەدا ئاخۆ ئەو ڕەفتارە ئیدامەی بێیانە تێرەگەن یعنی وەلحاڵ جارێ بەس ئەو دەبزان ئەمە لە ناوەڕۆک پێتان دەڵێم چییە بەس ئەیەکە پێش ڕەفتارەکەیە و بیەکە ڕەفتارەکەیە و سیەکە نەتیجە ڕەفتارەکەیە یعنی ئەو ڕەفتارەکە ڕوویدا چ بوو باشنی ئەمە ئیشم پێ دەبێت ئێستا پاشان بینە سەر هەنگاوەکانی بەجێگەیاندنی شیکارێکی ڕەفتاری کردداری یەکەم هەنگاو تقریبا گدومەتە دەدانە هەنگاو لەگەڵم بنتکایە چکە من هەفتەی داهاتوو بەپێ ئەو دانگاوانە من فۆرمێکم لەوە دەبێت پڕیکەنەوە دەبێت بۆم بنێرنەوە هەر کەسێک نەینێری ئەمن ناتوانم ئەنی ئیمزای لەسەر سێرتیفیکەیتەکەی کەم بڵێم وڵا ئەوە ئۆکەیە تاواتەی پەڕاندە بۆیە هەر کەسێک جەماعەتی سایکۆفێری هەر کەسێک ئەو فۆرمەی نەناردەوە ناتوانین سێرتیفیکەیتی پێ بدەین بۆیە حتمما دەبێت بنێرن بە گریمانەیی یان بە کردداری هیچ مشکلە نییە بەس وەلحاڵ دەبێت فۆرمە بۆ پڕکەنەوە لەگەڵم بن بزانم ستێپەکان چن یان هەنگاوەکان چن یەکەم شتە تو دەبێت بە وردی بە ڕوونی دیاریکەی ڕەفتارەکە چییە یعنی
ئەوەی کە بۆ نمونە کەسەکە دەڵێ تووڕەبوونی هەیە. تووڕەبوون شتێکی زۆر عامە. شتی دیکە لە دوای تووڕەبوونی هەیە چییە؟ لە خۆی دەدا، شتی دەشکێنی، لە کەسی بەرامبەر دەدا، هاوار دەکا، چوزانم پرچی خۆی ڕادەکێشی، گەزەی لە خۆی دەدا، وەلحاڵ دەبێت بە دیاریکراوی ڕەفتارەکەی بنووسی. یعنی ئەوەی کە بنووسی تووڕەبووە، تووڕەبوون ڕەفتارەکە زۆر گشتیە، ئەمە دەبێت زۆر سپیسیفای بین، زۆر ڕوون بین، زۆر بە دقیقی ڕەفتارەکەی بنووسین. ئەوجا چەند ڕەفتارە؟ بۆ هەر ڕەفتارێکە دەبێت شیکارێکە ڕەفتاری بکەیت. خاڵی دووەم کۆکردنەوەی داتایە. داتا چۆن کۆ دەکرێتەوە؟ یەکەم شت لە ڕێگەی چاودێریکردنی منداڵەکەیە. ئەگە منداڵەکە بەردەستە تو ڕۆژان دەتوانی ببینی، دەکرێت چاودێری منداڵەکەی. یعنی هەموو ئەوانە پێویستن ها. دووەم لە ڕێگەی چاوپێکەوتنە لەگەڵ منداڵەکە و دایک و باوکیان بەخێوکاری منداڵەکەی. و سێیان و هەندێک جار ئەو ئینتەرویو دەکرێت لەگەڵ مامۆستایەکەشی بکرێگە لە مەکتەبە بێت. و چێکلیست هەیە کە دوای ئەوەی چێکلیستێکم بۆ داناون کەەوە زۆر یارمەتی دەبن هەفتێک یان 2 هەفتەی ئەو چێکلیستەی دەنێریەوە ماڵێ لەگەڵ منداڵەکەی و کەسێ بەخێوکاریەتی بۆت متابعەکە بۆت دەنووسی. ئاسانە. یان ABC 4 ئەوەیەکە بۆ نمونە فێری دەکەی کەسەکەی یان بۆ خۆت دەیکەی بۆ نمونە ئەیەکە کە ڕووداوەکەیە، ڕەفتارەکە بیەکەیە، پاشان چی ڕوویدا. یعنی دەکرێت لە ڕێگەیەوەشەوە بۆیە باسی ABC بۆ کردن هۆکار بێ بۆیە تو داتای کۆکیەوە، یعنی زانیاری کۆکیەوە. زانیاری کۆکردنەوە ستێپی دووەمە. یعنی یەکەم هەنگاو دیاریکردنی ڕەفتارەکەی بە دەقیقی، دووەم هەنگاو کۆکردنەوەی زانیاریە لە چەند ڕێگاکی. یەکەم چاودێریکردنە، دووەم چاوپێکەوتنە لەگەڵ منداڵەکە و بەخێوکارەکەی یان مامۆستاکەی. چێکلیستە کە پێتان دەڵێم و یان ABC 4 دەتوانێت بۆ خۆت دروستکەی دەکرێت ئەوەش. خاڵی دوایوی شیکارکردنی داتاکەیە، یانیش تحلیلکردنی داتاکەیە. هەتوو لە داتاکەیدا بە دوای دووشتی دادەگەڕێت. یەکەم بە دوای پێش ڕووداوەکەی دادەگەڕێت، پێش ڕەفتارەکەی چ ڕوویدا، یعنی ئەو ڕووداوەی هەوڵدەدەی ببینیەوە. پاشان نەتیجەکە چ بوو دوای ڕەفتارەکەی، یعنی دەبێت ئەو دوای بڕوونی تحلیلکەی. بنووسی بۆ نمونە داوای موبایلی کرد، داکەکە نەیداوە پێی، ئەوە تریگەرەکەیە، ئەنتسیدنتەکەیە. پاشان نەتیجەکە چ بوو؟ نەتیجەکە ئەوە بوو منداڵەکە لە خۆیدا داکە منداڵەکەی مۆبایلەکەی پێدا، ئەوە نەتیجەکە بوو. یان داکەکە لێیدا، زلێکی لێدا و هیچی، ئەوە نەتیجەکەی بوو. یانیش داکە ئیهمالی کرد و ئەوە دەبێتە نەتیجەکە. یعنی لە شیکاری داتاکەیدا ئەتوو دووشتی دەکەی. یەک پێش ڕەفتارەکەی دیاری دەکەیت چ بوو و پاش ڕەفتارەکەی چ بوو تێدەگەن. و خاڵی دواتر ئەتوو بە شێوازێکی کردداری، ینی فانکشنی منداڵەکەی یان ڕەفتاری منداڵەکەی دیاری دەکەی. ینی منداڵەکە کە ئەو ڕەفتارەی کرد شتێکی بەدەستێنا یان بەدەستی نەهێنا، یعنی ئیدامەی ڕەفتارەکەیدا یان نەیدا. یعنی نەتیجەک هەبوو لە دوای ڕەفتارەکەی چی بوو، منداڵەکە چی کرد، گریانەکەی تەواو کرد، لە خۆدانەکەی تەواو کرد، ناوەڵڵا هەر ئیدامەیدا. لێرە ئەوەی دەنووسی. باشە پاش ئەوی BIP یان Behavioral Intervention Planە، یعنی تو پلانێکی دیزاین دەکەی، کۆمەڵێک استراتیژی تێدان کە ئەمە لە چاکسازی ڕەفتاریدا دەگەڕێنەوە سەر ئەو خاڵی تێدەگەن، دێنەوە سەر ئەو خاڵی کە بۆ نمونە ئەتوو بۆ نمونە هەندێک نمونە نووسیون لێرە، بۆ نمونە ڕێگری لەو ڕەفتارەی دەکەیت و یانیش ڕەفتارێکی بەدیل دەبینیەوە، یان هەندێکی ئەرێنی دەدەی، یان دەرەنجامەکەی دەگۆڕی، ینی منداڵەکە ڕەفتارەکەی کرد، ئەتوو بە پێی ئەو ویستەی منداڵەکە کە ڕەفتارەکەی بۆ پیشانداوە دەتوانین نەتیجەکەی گۆڕی. بۆ منداڵەکە بۆ سەرنجڕاکێشانی وا دەکات، ئەتوو کوژانەوەیکی بۆ دەکەی، سەرنجی ناخێ سەرێ، دەبینی ڕەفتارەکە نەتیجەکەی گۆڕا تێدەگەی. یعنی وەلحاڵ لێرە ئەوەی دیاری دەکەی. خاڵی پێنجەم
والحاڵ ئەوە لەگەڵ مۆزوعی دواتر تێکەڵم کرد ئەو 5 خاڵانە ئەتو دەوێت بیانزانی لە ئەنجامدانی شیکاری ڕەفتاری تێمپلێتێکم بۆ دانام کە ئەویانم کردوتە 10 خاڵ بەڵام ئەو 5 خاڵەشی حتمەن تێدایە لەگەڵم بن ئەوەی بنووسنەوە ئەگە دەکەنە کوردی یانە من دوای بۆتان دەکەمە کوردی دایدەنێم دوودانە تێمپلێتیان دوودانە فۆرمم داناون هاتوو دەکرێت لە ڕێگە ئەو دوو فۆرمەی داتای یان شیکاری ڕەفتاری بکەی یەکەم فۆرم ئەوەیە دووەم ئاسانترە بەس یەکەم جار ئەوە زانستی ترە بۆیە ئەوم نووسی یەکەم شتت لە خاڵ یەکەمدا ناو و تەمەن و دەیت ینی بەرواری ئەو ئیشەی خۆت دەنووسی پاشان ڕەفتارێکی دیاری دەکەیت ئەمە پێشتر ڕەفتارەکانمان تەحدید کرد بەڕوونی ڕەنگە 5 ڕەفتار بن بۆنە لە خۆدانە شتشکاندنە هاوارکردنە لە کەسی بەرامبەردانە ئەوان هەموو ڕەفتارن بۆ هەرێکێک لەوانە یەک دانە فۆرمی ئەو هەدە بێ پڕ بکرێتەوە یعنی وەلحاڵ ئەو ڕەفتارێک کە ئەتوو دەیانبینی یان وەریان دەگری لە ڕێگەی ئینتەرویووانەوە لێرە دیاری دەکەی باشنێ لە خاڵی دووەم بۆ نمونە و نمونەشم نووسیەوە کە کەسەکە بە نمونە بۆ ئەوەی واجبەکەی دەکات ببینی دەفتەرەکەی دەدڕێنێ تێدەگەی یان بۆی واجبەکەی لە ماڵێ نەبینن بینەکەن دەفتەرەکە ئەو پەڕی لێ دەکاتەوە بۆ نمونە ئەو ڕەفتارێکە تو دەوێت بیگۆڕی خاڵی سێیەم ئەتوو دێی وەسفێکی ڕەفتارەکەی دەکەی یعنی ئەو ڕەفتارە یان ئەو شتەی کە منداڵەکە دەیکە بە نمونە تۆپۆگرافێکی بۆ دەکەی ئەو ڕەفتارە وەکو چی وایە بە نمونە دەفتەرەکەی لێ دەکاتەوە وەرەقەی ورد ورد دەکات دەیدڕێنی بە توندی فڕێدا سەراشەکەی پاشان ئەو ڕەفتارە چەند دووبارە دەبێتەوە ئەو خاڵە زۆر گرنگە چەند ڕەفتار دووبارە چونکە کە تو دێ سەر گۆڕانکاری ڕەفتاری ئەمە ئیش لەسەر ئەو دووبارە بوونانە دەکەین تێدەکەی هەتوو ئیش لەسەر یەکێک لەو چەند خاڵانە دەکەی کە دەبێکم بنەوە یەکی لەوانە فریکوەنسیە چەند ئەو ڕەفتارە دووبارە دەبێتەوە بەنون لە هەفتێکیدا 3 جار لە هەفتێکیدا 2 جار لە هەفتێکیدا 5 جار یان لە ڕۆژێکیدا 4 جار ینی بە ڕۆژ بە هەفتە دەبێت بنووسی لە ڕۆژێکدا چەند جار لە هەفتێکیدا چەند جار پاشان ماوەی ڕەفتارەکە یعنی بۆ نمونە کاتێکە منداڵە ڕەفتارەکەی دەکا بۆ نمونە دەگریە چەند دەگریە بەکات 5 دقە 2 دقە 20 دقە نیو ساعت ساعتێک وەلحاڵ یانیش دەڵێ لە خۆی دەدا یان گەزەی لە خۆی دەدا چەندە ئەو کاتێک کە ڕەفتارەکەی تێدا ئەنجام دەدا ینی کاتەکەی دەنووسی دوو خاڵی جیاوازن یەکەم ئەوەیە چەند دووبارە دەبێتەوە دووەم مودەی ئەو ڕەفتارێک ئەنجامی دەدا چەندە و خاڵی سێم ڕادەی توندیەکەی چەندە ینی بەنمونە بە حەدێکە ڕەفتارەکە ینی زۆر تووندا بە نمونە وها گەزەی لە خۆی دەخوێنی لە خۆی دێنی هاوهای دەنووسی یان بۆ نمونە نا ئەوەندە تون نییە بەس لێوی بێرەوە دەنێکان دەما گەزەی لە خۆی دەبەڵام دەبێ وها بینووسی پاشان ئەمە دێنە سەر ئەیەکە لەو لای بۆم باسکردن تریگەلەکە ئەلێرە دات و پێویستە ئەو چەشتانە بزانین پێش ڕەفتارەکەی چی ڕوویدا بە نمونە ئەتوو داوای واجبت لێ کردووە مامۆستاکە کوێتی بۆ واجبەکەت نەکردو یەکسەر منداڵەکە تەقیوەتەوە هاواری کردووە جوزانم دەفتەرەکەی فرێداوە ئەوە دەکرێت تریگەر بێ یان بۆ نمونە بۆی سەرنجی بادی ڕابکێشی بە حاڵ دەربووتەوە بە نمونە خۆی لە خۆی دەچوێنی هەندێک ڕەفتاری دەکە یانیش بۆی سەرنجی داک و بابی یان میوانەکان ڕاکێشی لە دەوری خۆی دەسوڕێ هەڵبەز و داوەزی دەکات دەکرێوانە لێرەدا بنووسیان ئێوانە تریگەرەکانن منداڵەکە بۆچی وای کرد ینی بۆ وای کرد تێدەگەی دەبێت لێرە دیاریکەی ئەمە لەسەر پێم گوتن منداڵ دەکرێت بۆ سەرنج ڕاکێشانی دەکرێت بۆ بەدەستێنانی دەکرێت بۆ توانای کەمی زمانەوانی ینی کۆمەڵی خاڵم گوتن کانگۆ نووسیوتانن دڵنیام دەبێت لێرە ئەوی دیاریکەی باش نییە پاشان نەتیجەکە چ بوو لێرە دەنووسی بۆ نمونە منداڵەکە خۆی لە ئەرزێدا داکەکە یان مامۆستاکە چی کرد منداڵەکە چی وەرگرت بۆ نمونە بانمونەکی گەزە لە خۆگرتنەکەی بێنینەوە منداڵەکە گەزەی لە خۆی گرت
مامۆستاکە چوو واجبەکەی پێ نەکرد، وتی قەیناکە واجبەکەی مەکە، کەواتە منداڵەکە ئەوەی ویستی بەدەستی هێنا. تێدەگەن؟ یعنی نەتیجەکە ئەوە بوو، یانیش مامۆستاکە فڕێدا دەرێ منداڵەکە بە دەرێک کرد لە کڵاسەکەی، ئەوەش خاڵەکە دەبێت و بینووسی لە شیکاری ڕەفتاریدا. والحاڵ ینی نەتیجەکان دەنووسی، ئەرێنی بوو یان نەرێنی، هەر کامێک لەوانە بۆ تو دەینووسی. پاشان ئەو ڕەفتارە یان ئەو شوێنەی کە ڕەفتارەکەی لێ پیشاندراوە، یانیش ئەو کاتێک کە ڕەفتارەکەی تێدا نیشاندراوە، ئەتوو دەبێت ڕەچاوی ئەو چەند شتانەکەی. ئایا منداڵەکە خەوی باش بووە یان نا؟ یعنی ئەو موقیفەی کە منداڵەکە ئەو ڕەفتارە پیشاندا ئەو کاتی تێرخەو بووە یان نا، برسی بووە یان نا، یان حتا ئەو خواردنەی کە خواردوێتی دەکرێت تاثیر لەسەردانە بووە. ئەمە زۆردا دەڵێم سەلە فۆرمەکەی کەدا دەڵێم دەبێت نەوعی خواردنەکەش بنووسی، ئایا تەندروستی باش بووە یان نەخۆش بووە، یانیش هیچ گۆڕانکارێک لە ڕۆتینەکەی هەبووە یان نا، یانیش هیچ هۆکارێکی ژینگەی هەبووە کە سترێسی کردوە منداڵەکە یان نا. جار هەیە منداڵەکە ئیمتیحانی هەیە، زۆر سترێسە، قەلەقە، ڕەفتوڕە دەبێت دەتەقیتەوە. دەکرێت ئەوەش بۆ نمونە لێرە بنووسرێ لە خاڵی شەشەم، ئەو دۆخەی کە منداڵەکە ڕەفتارەکەی پیشانداوە ئەو شتانە هەبوون یان نا. خاڵی حەوتەم ئەو یان ڕەفتارەکە ئەو ئەگەرانە چن کە لە دوای ڕەفتارەکەی دەکرێت هەبن، یان ئەو ئەگەرانیان ئەو هایپۆتێسانە چن کە دەکرێت هەبن، چ لە ڕووی فانکشنەوە چ لە ڕووی ڕەفتارەوە. ئەتوو لێرە دیسان دەینووسی بە نمونە ئەیبیسیەکەی بە جوانی لێرە دەنووسیەوە، یعنی لە خاڵی حەوتەم ئەتوو ئەیبیسیەکەی بە خۆتان بیکەنە سێ گۆشە، زۆر ئاسانە، سێ گۆشێکی دروست دەکەیت لەسەر ئەیەکەی دەنووسی، لە بیەکەی دەنووسی و سیەکەی دەنووسی، خلاص. خاڵی هەشتم ئەتوو بە دوای ڕەفتارێکی جێگرەوەدا دەبێت بگەڕێ، یان دەبێت لێرە ئەو ڕەفتارە جێگرەوەی بنووسی کە دەکرێت هەبێ، چ ڕەفتارێک دەکرێت لە جێت ئەو ڕەفتارەی هەبێ، ئایا خۆی بمێنیتەوە یان ڕەفتارێکی جێگرەوەی بۆ دەنووسی، یانیش ینی لێرە ڕەفتارە جێگرەوەکان دەنووسی. لە خاڵی نۆیەم ئەتوو دەست دەکەی بە پلاندانان بۆ گۆڕینی ڕەفتارەکان، باش نییە؟ ئەوجا ئەویان دیسان لە بەشی behavioral modification کۆمەڵێک تەکنیکی وەردەگرین. و ئاخیر خاڵ داتا کۆلەکشن و مۆنیتەرینگە، دیسان دەینەوە سەرەوەی. ئەتوو داتا کۆلەکشن بە سێ شتی دەکرێت. یەکەم چەندە دووبارە بۆتەوە، من لە فترەیەوەی کە ئیشم لەسەر منداڵەکەی کردووە behavioral modificationم بۆ کردووە یان شیکاری ڕەفتاریم بۆ کردووە، لە ڕۆژێکیدا 5 جار ڕەفتاری دەکرد، ئێستا بۆتە 3 جار. نەتیجەیە زۆر باشە، بنووسی لەکنە خۆت ڕێکۆردی دەکەیت، یان هەر 5 جارەکەی دەکە، بەڵام ئێستا لە جیاتیەوەی 20 دقە بگریت 10 دقە دەگریت، ئەوەش نەتیجەیەکی باشە. یانیش من لە ڕێگەی ئەیبیسیەوە هاتووی دەستکاری پێش ڕوودا و پاش ڕووداوەکان کردو بۆ ئەکارێک تێدا کردووە، هێندەبینی گۆڕانکارەکە وەلحاڵ دەنووسی، ئەو کاتی ڕیڤیوەکەشت دەنووسی کە چ ڕۆژێکی ئەو ڕیڤیوت کردو، پاشان بە هەفتەی داتوە پێی ئەو کاتەی هەفتەیەکە 3 ڕۆژە چەندە لە بەرچاوی دەگریت، دیسان چاودێری دووبارە بوونەوەکە و ماوەکەشی دەکەوە. تێمپلێتی دووەم پێم خۆشەویش باسکەم، ڕەنگە کاتەکە تەواو بێ، بەس ئەگە جەماعەت هاوکارم من با و تێمپلێتی تەواوکەم و تەواوی دەکەین. تێمپلێتی دووەم ئاسانترە بۆم کردوونە خشتێک، زۆر ئاسان، هەموو ئەوەی کە باسم کرد خستومەتە ئێرە، ینی دەکرێت تێمپلێتێ بەکاربێنن یان دەکرێت دە خاڵانە ورد بنووسنەوە باسی بکەن. بەس ئەو تێمپلێتە یان ئەو چوارچێوەیە، ئەو خشتەیە، ئەو فۆرمە ئاسانترە. بە کوردیەکەش بۆتان دادرێم، هەمانە بە کوردی. لێرە تو چ دەکەی؟ یەکەم شت خەوی کە لەو لاش باسم کرد، خەوەکەی دەنووسی، خواردنەکەی ئەوجا برسی بووە یان نا، یان ئەو خواردنەی کە خواردوێتی شیرین بووە یان چوزانم فاست فود بووە، یان هەر شتێک بووە دەینووسی، تەندروستی چۆن بووە دەینووسی،
پاشان دێ سەر ئەنتیسیدنتەکەی دێەوە سەر ئەیەکەی لێرەش ئەیەکە چیە چ ڕووی داوە بۆ ئەو ڕەفتارێک کرد پاشان منداڵەکە چ ڕەفتارێکی پیشاندا دیسان لێرەش بە دەقیقی دەماوێت ئێستا نمونەکەم هێناوەتەوە پاشان لێرە شتێک جیاواز لەگەڵ ستیمولس کۆنترۆڵە یعنی کۆنترۆڵکردنی وروژێنەرەکان بۆی بوونەوە ڕەفتارە ئەوجا داکەیان مامۆستا دەبێت لێرە ئەتوو کاردانەوەی ئەوانیش بنووسی ینی داکەیان بابەکەی یان مامۆستاکەیە چی کرد پاشان کۆنسیکوێنسەکەی نەتیجەکە چ بوو منداڵەکە ئیدامەیدا وازی هێنا یان کەمی کردەوە دەنووسی پاشان فریکوێنسیەکەیەتی ئەوە نازانم خشتەکە پەڕیوە پاشویش دیورێشنەکەیەتی ینی فریکوێنسیەکە لە ڕۆژێکدا یان لە هەفتەیەکدا چەند جار دووبار دەبێتەوە دیورێشنەکە بە کات دەنووسی چەند کاتی پێچوو ئەو ڕەفتارەکە کردی چەند گریا ئێستا هاتوون نمونونەکەی بەکردداری دەڵێن ئەنگۆ شتێکی و هەم بپڕ دەکەنەوە بۆ نەوە منداڵێکە 8 ساعتی نووسووە ئەوڕۆ شیرینی خواردووە و تەندروستی باش بووە داوای مۆبایلی کردو مۆبایلی نەدراوەتێ لە ئەیەکەی تریگەرەکە پاشان ڕەفتارەکە دەستی کردو بە عینادی و گریان و لە خۆدا یعنی ئەوە ئەو سێ ڕەفتارە گریان ڕەکەگرتن و لە خۆدا سێ ڕەفتار هەیە لێرەدا پاشان کاردانەوەی بەنەوە بوو ماڵێ پڕکراتەوە کاردانەوەی داکەیەتی داکە گوتوتی نە یانیش گریمان لە باوەشی کردو یان ماچی کردو یان لی تووڕە بووە وەرحاڵ دەنووسین پاشان نەتیجەکە چ بوو منداڵەکە زیاتر گریا یا منداڵەکە بێتەن بوو یا منداڵەکە نەکەرگریا ئەوجا ڕەفتارێکەشی زیاد کرد ئەوەی لە دەستی بوو فڕیدا لەگەڵەوەی کە داکی پێگوت نا یان لەگەڵەوەی کە دایک پێگوتی بەسە وەرحاڵ و پاشان ئەوە چەند دووبار دەبێتە لە ڕۆژێکیدا هەر کاتێکی داوای مۆبایلەکە چەند جار داوا دەکا 3 جار 20 جارەوە دووبار دەبێتەوە دەینووسی هەر کاتێکی کە دەگری یان هەر کاتێکی لە خۆی دەدا چەند جار ینی کاتەکەی چەندە 20 دقە دەگری 5 دقە دەگری و هەستێنێ یان نمونە تا 5-6 دقان لە خۆی دەدا ینی دەینووسی لێرەدا پاشان دەینە سەر behavioral modification یان پاشان دەینە سەرەوەی کە ئەمە دەبێت چ بکەین کە لە سشنی داهاتوودا پێتان دەڵێن حاڵ ئێستا هەنگۆ بەس فێربوون شیکارێکی و ڕەفتارێکە ئەلێ تو کە منداڵێکی دەبینی لەنێو پۆلێدا ئەوانەی مامۆستان لە مەکتەبێ لەنێو پۆلێدا لە مامۆستای تووڕەبیان لە برادەرەکان تووڕەبێ دەبێ ڕەفتارەکەی بۆ شازەشیکەوە پاشان ئەوانەی کە منداڵەکانیان خاڵ پێداویستی تایبەتنیان گرفتی گەشت و پێگەشتنیان هەیە ئەنگۆش دێن دیسان ئەو شازە ڕەفتارەکان شی دەکەنەوە وەرحاڵ سایکۆلۆجیستە ئەو سپیشل ئەجوکیشنە دەبێت ئەوەی بزانی ئەتوو کە بە خۆت بڵێ behavioral therapist یان ینی چارەسەرکارە ڕەفتاری دەبێت و ئەوەی بزانێەوە ئەلف و بەیە دەبێت بزانرێ ینی بەهۆی ئەوەی وە کۆمەڵێکشت لێ معلوم دەبێت ئەنگۆ فۆرمەکانم بۆ بنێرن ئینشاڵڵا هەفتەی داهاتوو 1-2 فۆرمیوە بە عەمەلی پیشان دەدەم لەگەڵیشیدا حەلەکان دەڵێن ئینشاڵڵا ینی behavioral modificationەکان باز دەکەین کە چەند شێوازێکم داناوە لێرە و دەکرێت بە خۆتان زیاتر بەدەلاچنی بکەن وەرحاڵ ئەو شەویش تەواو بووین بزانم شەو گرفت نەکەمتر بوو خۆش بەختانەوەزم کرتی خەتوانەمان نەبوو ئەگەر لە جەیەکی ناڕوونیەک هەیە یان لەو بەشەی ئەو شەو کە باسمان کرد پرسیارێک هەیە سەعات 10-11 دقەیە هەتاوەکو 10-16 دقەوە تا 5 دقەمان هەیە بۆ پرسیارکردن و بزانم کاتەکەمان خلاص دەبێت ئەجاو 5 دقە ئێوەیە چەند کەس پرسیاری هەیە بڵێ حەزەکەی پرسیارەکانتان هەمووی بکەنم دوای جواب دەمون لای خۆم دەنووسم ئەگەر پرسیارتان فەرمە دەستەکانت خۆش بوو ئەمستا لە کەم و کوڕیمان ببوورە شەوتان شاد هاوڕێیان بە هیوای کاتێکی خۆش